كو كرد ئەڵێن کەویش وەک کورد نیشتەجێی چیایە بەڵام دیارە هەڵبەت ئەویش سنووری وڵاتی جیایە ڕەنگە شاپەڕی هەر باڵێ پاسەپۆرت بن لە ژێر مۆری لانوافقدا بناڵێ ئەگین دەبوو جارێک بفڕن سنووری دەستکردی ئێمە یەک یەک ببڕن بچنە سەر لوتکەی هندوکوش تا بکەن پرسەی شەهیدی هیرات و غەزنەی ئەفغانی وەک لە قەندیل لە شنروێ بە پوڵگریان بۆ شەهیدانی هەڵەبجە و قەڵادزێ خۆ هەردووک لە چارەنووسی کەوتبووە ژێر مرۆڤویستی سۆخۆی ڕووسی بەڵێکەویش وەک زۆر سەرکردەی کوردوایە ئەڵێم گوایە زۆر لە مێژەوەیە ئەویش بەستەی کوێستانی بەفرین و کزەی بایە هەردووکیان پێکەوە ژیاون پەروەردەی یەک هەوا و ئاون بەڵام هەیدا ئەخۆ دەبێ کامیان ڕێگای خیانەتیان فێری ئەوی تر کردبێت هەرکە هێلانەی ئەمڕما وەک شاری کورد بوو بە سیخۆر خێری نەما ئەمیش لە قەفەزی حیزبێکدا بۆ دوژمنی خۆ بوو بەفر ئایا دەتەوێت ببیت بە یەکێک لە خوێندکارەکانی مامۆستا کرێکار زانکۆی ئازادی دیڕاساتی ئیسلامی زادی بۆ خوێندنی زانستی شەرعی